پیاوێک بوو کە تەمەنی لە 100 ساڵ تێپەڕی بوو. دەفەرمێ ڕۆژێکیان لەگەڵ هەندێک گەنج سواری کەشتیەک بوون، کاتێک کە کەشتێکە گەیشتە ئەو بەری کە ڕاوەستا تۆزێکی مان بوو دەبووە بازیان دابا بۆ ئەوەی کە بگەنە وشکانی و بپەڕنەوە، بەڵام هەمویان توانای ئەوەیان نەبوو کە ئەو بازە بدەن تۆزێک دوور بوو. ئەو زانایە دەفەرمێ کاتێک کە تەمەنی لە 100 ساڵ تێپەڕی کردووە زۆر بە ئاسانی لەسەر بەلەمەکەی یەکسەر خۆی هەڵدا و چۆ ئەو بەری وشکانیەوە و پەڕیەوە لەسەر بەلەمەکەی. دەفەرمێ گەنجەکان زۆر پێیان سەیر بوو، گوتیان باشە ئەتۆ بەو تەمەنەوە تەمەنت لە 100 ساڵ تێپەڕیوە، چۆن دەتوانی ئاوا بازێک دەی لە کاتێکدا کە ئێمە گەنجی ناتوانین ئاوا باز دەین و بپەڕینەوە؟ گوتی کاکە ئەمن ئەندامەکانی خۆم لە منداڵیەوە لە گەنجیەوە پاراستووە لە حەرام لە قەدەغەکراوەکانی خوای پەروەردگار. بەرام من ئەندامەکانی خۆم پاراستووە، ئێستا خوای گەورە پارێزگاری لە ئەندامەکانی من کردووە، ئەمنی پاراستوم. احفظ الله يحفظك. ئەی مسلمانی بەڕێز، ئەی گەنجی بەڕێز، دڵنیا بە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم پارێزگاری لە سنوورەکانی خوای گەورە بکە، پابەندی شریعەتی خوای گەورە بە، دڵنیا بە خوای پەروەردگار سەر و ماڵت دەپارێزێ، نەفست دەپارێزێ، لاشت دەپارێزێت، لە دنیادا هێز و قووەتت پێدەدات، لە ئاگری دۆزەخیش دەتپارێزێت. بۆیە ئەو زانایە فەرمووی ئەمن لە منداڵیەوە ئەندامەکانی خۆم پاراستووە لە حەرام، ئێستا خوای پەروەردگاریش پاداشی داومەوە بەوەی کە ئەندامەکانی منی پاراستووە. دەی برام ئەوە فەرمایشت و وەسیەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. بەڕاستی ئینسان ئەگەر تەقوادار بێت، پارێزگاری لە سنوورەکانی خوای گەورە بکات، خوای پەروەردگاریش سەر و ماڵ و نەفسی ئەو ئینسانەیە دەپارێزێت.